بەڵام وایە یعنی لە هەر وڵاتێک کە سەوزایی نەبوو ژیانیش نابێت بۆ پێویستە هەمومان یارمەتی یەکتر دەین و بۆ سەوزایی بەردەوام بین یعنی لە ناو ماڵ بێ لە باغێک بێ لە هەر شوێنێک بێت. من وەکو گەنجێک حەز دەکەم خەڵکەکە هەموو گرنگی بە سەوزایی بدات. ئێستا سەوزایی زۆر باشە بۆ هەموو ماڵێک و هەموو شوێنێکی هەموو شوێنێک باش دەبێت. ئەو سەوزاییە زۆر باشە، ئیشێکی باشە، یعنی بۆ نەکەی و بۆ جەوەکە و هەموو خۆش دەبێت و بۆ سەوزاییە و زۆر باش دەبێت ئەگە خەڵکەکە گرنگی پێوە بدات. سەوزایی گەڵێک باشە لە هەموو شتێک لە خۆشی لە جەوەکەی لە ئەوە هەوای کەسکاتیێنی سە بەخۆم 20 ساڵیش کەسکاتی دەکەم لە ماڵی گوڵم هەیە لە دەرێ و زۆر چاوی خۆم دەدەمە داروباری فریزی گوڵ دار تابەتی لە بۆ وڵاتی مە کوردستانەکەی خۆمان زۆر پێویستمان بە سەوزاییە تابەتی بە گوڵ بە دار هەندی پێمان بکەوێ بچینین خزمەتیان بکەین ناوی دەریان بینین ئاوە دەین پیساتیان لەبێ هەری گرین لە بە جەوەکەی خۆمان. داوا لە خەڵک دەکەم بە تایبەت شاری هەولێر گرنگی بە سەوزایی بدەن پێش ماڵەکانیان سەوز بکەن بە حکوومەتیش هاوکار بێ ئاوی زیاتر دابین بکە بۆ خەڵکەی تاکو ئەو شتانە ئەو سەوزارن کە دەچێنن بە شێوەیەکی جوان پێ بگا و گەورە بێ بۆ ئێمە و بۆ هەموو خەڵک پێویستە بەڕاستی سەوزایی.